ئای خودایە ئەم هەموو خەڵکە دەبینی لەم ناوە دانیشتوون بێئیش و بێکار بێپارە هیچی پارەی لە گیرفانە نییە. ئەمە دەلالەتە لەوەی کە ئەم خەڵکە ئیش و کاری نەماوە، کار و کاستی نییە، سەیری هەر جێگەیەکەی هەر خەڵکە و بەبێ ئەوەی ببینی عەلاگەیەکی بەدەستەوە بێت. باشە من تێناگەم لایەنە سیاسانە بۆ چی ڕێناکەون؟ بەداخەوە ئەوەندەی لایەنە سیاسەکان خەریکی ئەستۆپاکی خۆیانە لە بەردەم ئەم میلەتەیە، ئەوەندە ئەیانەوێت ئەوە بسەلمێن کە ئێمە تاوانبار نین، ئەوەندەی هەوڵ ئەدەن یەکتری تاوانبارکەن. بڵێ من هیچ هەڵەیەکم نییە لەم دۆخەی هەرێمی کوردستان. ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵان بدایە بۆ ئەم میلەتە بە دڵنیاییەوە ژیانی خەڵک ناگەشتان دۆخەی ئێستا. باشم خەڵکە بێت چه هەڵەیەکی کرد بێت وا ژیانی گەشتەوە بەم ڕۆژە و ئەوە بەتاڵ و هەتاڵ بەخۆی دانیشتووە. ئەمە گوزەرانی خەڵکە خەریکە بەرەو قات و قڕی خەڵکە ڕات. خەڵک تەواو ژیانی ناخۆش بووە. بزانە ڕوخساری خەڵکە بینیت خەندەی پێوە دیار بێت، بزانە کەسە بینی پێ بکەنێت. باشە ئەم وڵاتی ئێمە و ئەم شاری ئێمە و ئەم هەرێمێ بوای بەسەراتە خوددایە. ئەبێ ئێمە مستحقی ئەم هەموو هەڵەیە بین. ئایا هەڵەی میلەت خۆیت یا لایەنە سیاسەکان ناتوان وەکو پێویست لەگەڵێکە هەڵکەن؟ باشە بۆچی لایەنە سیاسەکان ڕێناکەون؟ ئەنی ڕێکەوتنەوە کارێکی قورسە. وەزعی خەڵک زۆر خراپە. خوددایە بە ڕەحمی خۆت ڕەحم کەی بەم میلەتە. خوددایە کەسێ بنێری بۆ ئەم میلەتە کە بەزەی بە حاڵی ئەم میلەتەیە بێتەوە و ژیانی ئەم خەڵکە لەم نەهامەتی دەدێت سەرێ ڕزگار بکات. خوددایە دڵی لایەنە سیاسەکان نەرم بکەیت بۆی ڕێکەون تەنها لەبەر خاتری میلەتەکەیان، بۆی چیتر گەنجەکانمان سەری خۆیان هەڵنەگرن و ئەم وڵاتە بەجێ نێڵن و لە ئاوەکانە نەبنە خۆراکی ماسیەکان، بۆی جەرگی هیچ دایک باوکێ نەسووتێت، بۆی ئەو زەحمەتەی کە برا پێشبەرگەکان لە بەرەکانی جەنگی کێشن خوددایە بە فیڕۆ نەچێت و خوێنەکان بە فیڕۆ نەڕوات، بۆ ئەوەی ئەو ئەرکۆمادوبوونەی کە ئەوانەی کێشن، ئەو شەون و خونەی کە ئەوانەیکەن، ئەو خوێنەی کە ئەوان دەیڕێژن بۆ ئەم خاک و نیشتیمانە خوددایە بە فیڕۆ نەچێت و ئەوانی ڕۆحیان ئاسوودە بێت. خوددایە ڕەحم کە بە میلەتە، ئەم میلەتە زۆر بێکەسە لە ئێستادا. خوددایە لایەنە سیاسەکان ڕێکەون با چیتر ژیانی خەڵک لەمە خراپتر نەبێت و بەرەو قات و قەڕی نەڕۆن. ئای میلەتە بێکەسەکەم، میلەتە بێدڵسۆزەکەم، هەتاقی ئاواژیت. ئیشە چییە؟ من کاسبم وەڵا. سپاس. باشە تۆ وەکو گەنجێک لێتە پرسم لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان بنوێن لە بەردەم میلەتە بڵێ من بەشدار نیم لەم بەشمەینێتی ئەم میلەتەیە کە بەسەری هاتووە و فڵان کەس تاوانبارە و ئەم جوابی ئەوەیە تۆ لە ڕاگەیاندنەکان و ئەو تاوانبارەکات ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵ بدەن بۆ چاکسازی پێدوانیە ژیانی خەڵک لەم کولەمەرگی و لەم قات و قڕی ڕزگاری بێ؟ بەتەکیید وە بەس زیاتر ئەم ئەڵێ خەتای ئەو ئەڵێ خەتای ئەوە بەڕاستی خەتای هەمویان ئەمان دروست کردووە. ساگەر بیانە ڕێکەون بۆچی ڕێناگەون؟ تۆ ئەوڵێ منیان بۆ لای ئەوڵێ من ناچم بۆ لای ئەوڵێ من ناچم بۆ لای ئەو. ئەگەر بێکۆ ڕێکەون هەمویان ئەتوانن ئەم ژیانە بۆ میلەتە چاکەن. بەڕاستی خەتاکەی هەمویانە هیچ حیزبێک و حیزبێکی تر نییە. والله حقوقی کەسی بینێ مۆزای ئەمڕۆ هەمووی بێ پارە و بێ معاش و ئەم شتانە هەر تا خەڵکە ئەوەیە گوناحە حکومەت وای کردووەکە خەڵکەی تر تەواو بێزار بووە لە مۆزا. ئیشە چییە؟ وەڵای من وەختی خۆی پۆلیس بوو وازم لێنە. بەرچی؟ هەموو چاکەمی کرد وازیێنە؟ نە ئەر پێشەوە خۆم هەنێک شەشەم بۆ دروست وازم لێنە. باشە ئەگەر لایەنە سیاسەکان ڕێبکەون دەست بەنە چاکسازی نیەتی چاکسازیان هەبێت و پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان حەلکەن پێ دوای ژیانی خەڵک بگۆڕێ. 100% گۆڕێ. تۆ داواکاری چێ لێیان؟ وەڵای ئەم خەڵکە گوناحن و هەیە کاکە بێ ئیشە 1000 گەنجۆک و منەیە هینی نییە ئیشی نییە بەچی ئەژیە ئیشی تۆ؟ بەڵێ ڕۆناکە حالیم بێشم. بێتاقەتی؟ لە چی؟ لەوەی کە ئیشە نییە. هەمووی هەروایە بەڵێ منیش بێتاقەتە. ئەوەی گەنج بێتەوە باوەڕام بێتاقەتە. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خی گەورە و پاشە ناوکارانم بووینۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ.
بەڕێزان ئەمڕۆ لە سەرای ئازادین لەگەڵ ڕێناز ئەرسەلان پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێخۆی بگرێت و سوودی هەبێت. ئەمڕۆ دەمانوێت لە هاوڵاتیان بپرسین بۆچی لایەنە سیاسیەکان ئەوەندەی لە هەوڵی ئەستۆپاکی خۆیاندان بەرامبەر بە میلەتە کە بڵێن ئێمە تاوانمان نییە، ئێمە هەڵەمانی لەم دۆخە، بۆچی ئەوەندەی کە هەوڵەتەن لە ڕاگەیاندنەکانەوە وەڵام یەکتری بدەنەوە و شەڕ بکەن لەگەڵ یەکتریدا و جەنگی ڕاگەیاندن ڕابگەێنن، بۆ ئەوەندە بیر ناکەنەوە، بۆ ئەوەندە هەوڵ نادەن کە ژیانی ئەم خەڵکە بگۆڕن، خەڵک لە قاتوقڕی ڕزگار بکەن. چونکە بەڕاستی خەڵک زۆر برسیە، خەڵک زۆر نەهامەتی هەیە. ئەوەتە ئەم کچە دەبینی لێرەدا داوای پارە لە خەڵکەکە بۆ بژێوی ژیانی، باوکی نەماوە و دەڵێت موچێکی 250,000مان هەیە پێمان نادرێت، برایەکی بە خێوانەکات کە بۆ یاخچیە و لەسەر ئەوە ژیانان دەڕوات. ئێمە پەیامەکانی هاوڵاتیان بۆ ئێوە بەڕێز دەگوازینەوە، لەگەڵمانە بن با بزانین سەبارەت بەم بابەتەوە سەبارەت بەم پرسە ڕابۆچوونی هاوڵاتیان چییە. فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن یەکتری تاوانبارکەن، ئەوەندە هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان لە بەردەم میلەتا بخەنەوە بڵێن کاکە ئەوە من هەڵام نییە فڵانگە ساڵە هەیە فڵانە لایەن هەڵە بەبەست ئەوەیە ئەوەندەی هەوڵی ئەوە ئەدەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکردنی دۆخە بکەن پێدوانێ ژیانی خەڵک باش بێ. ئای طبعا گرنگترین شت ئەوەیە ئیلا ئەبێ لایەنەکان ڕێبکەون ئەم جاش ڕوەدا ئەم جا گۆڕانکاری دروستە بێت. مەسەلە ئێستاچێکو من برم تەقاوتم مانگی 220,000م هەیە، ئەوە 12 مانگە من وەرم نەگرتووە. ئایا گەر قیم من نا یەکێک کە پێویستی بێ و هەر ئەوەی هەبێ چۆن بژی ئەو دوو لایەنە لاسون لەسەر حکم ئەو کاتە ئەم وڵاتە شارەبێ ئەوان لەو خۆیان ڕێ ناکەون، ئەبخوا بکە شەڕی براکوژی دروست نەبێتەوە. وەکو ئاغاواتی کۆن کە یانوت ئەگەر مسیێن شووتی بە باخەرەوە بوەسێ مستێنایەتی پێ ناکرێ، ئەمانی شەڕوا بیرەکەنەوە. من پێم وایە لایەنە سیاسەکان نین ئەوەندەی کە ئێوە زیاتر هەوڵ دەدەن مەسە ڕاگەاندنەکان هەوڵ دەدەن وەزعانە شوێن بە ئاراستەیەکی جوداخوازی و جیاکردنەوە و تەفرەقە من پێم وانێ لایەنەکان وابێت، چون بەڕاستی ئەوە پێویست وەکو لایەنەکان هەوڵدەن وەکو پامەرەکان وەکو ڕاگەاندنەکان هەوڵدەن لایەنەکان لێک نزیکەن و نەک شتە بچووکان گەورە بکەن. بەتابەتی ئێستا تەلەڤیزیۆنی ئێوە بەڕاستی کارێکە کە خەڵک زۆر ناومێ دەکات لە هەموو وەزەکان هەموو شتەکان ئەوەندەی کە گەورە دەکەن هەوڵ ناکەن کێشەکان بچووکەنەوە. بەڵام من یەکشت بە بەڕێز ئاڵم هەندێک جار وتنی ڕاستی تاڵە، بەڵام تێگەشتن لێ شیری نازانی. ئاخە نا ئەو ڕاستیانەی کەوەی دەڵن ئێوە خۆشتان کە بێنە سەمەسەری مەیدانی کارکردن و ئیشکردن بۆتان جێبەجێ نابێ. واقعی ئەمڕۆی کوردستانی تۆ خۆ واقعیت نییە سەربەخۆ بێت دەوڵەتێکی سەربەخۆ بێ هەموو دەسەڵاتێکی هەبێت. تۆ ئێستا دەوڵەتێکی خۆی تۆمەڵە لایەن کۆبوونەوە لایەنی حیزبی دروستیان کرد دەوڵەتەکە، دەبێت تۆ هاوکاربی بۆی کە ئەم دەوڵەتە بکەیتە جێ نەک بۆ شێوە کێشەی بۆ بنێتەوە. ئێمە تەنها وەکو ڕاگەیاندن نەگەر کەناڵەکەی من هەموو ڕاگەاندنەکانی دیکە ئەمانۆی خەمی خەڵک بگەێنین. ئێمە بەس ئەمەمان کردو، ئێمە نا کەسمان هێناوەتە سەرجادە نەس چەکمانەوە بە هیچ کەسێک، بەس تەنها وتمان ئەمە خەمی خەڵکەکەیە. بیرێش نەچی ئەوەی ڕاگەیاندن ئەتوانێت کاریگەری دروستکە بۆ چاکسازی، ڕەنگە ڕاگەیاندن نەبووە لەمە زۆر خراپتر بووە وەزعەکە. نەخێوانێ من وای نابێنم پێم وایە ئێستا هەندێک لایەنە بە تایبەتی یەکێتی پارتی هەردووشیان دەیانەوێ ئەو بارودۆخە بە شێوازێکی هێمنی لەسەر خۆ چارەسەرکردن. چون بارودۆخ هاتووەتە پێشەوە تۆ کێشەی ناوخۆیت هەیە، تۆ کێشەی دەوڵەتی عێراقی هەیە، لەگەڵ شیعە هەیە، لەگەڵ سونناسی کێشەت هەیە، لەگەڵ دەوڵەتی تورکیا کێشەت هەیە، لەگەڵ ئێران کێشەت هەیە. تۆی ڕاگەیاندنکار ئەگەر بێنی کێشەکان گەورە بکەیت و شتەکان زیاتر وروژێنە بکەیت ئەوەندەی تر تۆ شتەکان لێک دوورەخەیتەوە. مەفروضە هەوڵدەی هەموو لایەنە نارکۆک و تەباکان زیاتر بێتەوە ئەم قۆناغە تێپەڕێنن. ئەم قۆناغە پێویستی بە ڕێککەوتن هەیە. بەڵێ کێ دەستی ئەوانی گرتووە تا ڕێبکەون تاکو چاکسازی بکەن، خۆڕاگەان نێو دۆ چاکسازی مەکەن بۆ ڕێناکەون. ئێوە گۆڕان و مەسەلا هەندێک لایەن هەن کە ئەم حکوومەتە پێنج خۆڵی دروست بوو لە جاتیەوە ببێت دەنجی لەسەر خۆ هەوڵدەن هەنگاو بە هەنگاو کێشەکان چارەسەرکەن، بەڵام ئێوە کێشەی ناو حکوومەت و ناو پەرلەمان تا ناو هێنا سەر شەقام و ئەلەم بە دەشتراوە هەواردەکەن ئەوە بڕوخێ ئەوە بڕوخێ ئەمە چارەسەر نییە. تۆ ناکێ بە تەشەن و زەوە بتەوە ئێمە پەرلەماندانە تۆ شوێنێکە دەپێوە شەرعی تو هۆکار بۆی کە پەرلەمان دابخرێ، تۆ لە پەرلەمانە هەوڵ نادێت لێک تێ بکەیت. تۆ ئەمڕۆ بتەوێتەوە ئێستا بۆ نمونە من بێمە شوێنی تۆ ئیشی ڕاگەاندن پێ دەکرێت نان بۆ ناگۆش بۆ قەساب. ئەمڕۆ واقعەکە سەرۆکێکی دەوێت من ناڵم کات مەسعود یان کات فڵان یان کات فیسار، بەڵام سەرۆشی دەبێت مەسەلا هەموو ئیمکانەتەکانی عەسکەری سیاسی ئابووری
دەسەڵاتی حکوومەتی لێوە لەبەردەست تابێ بۆی بتوانێت هەنجاوەکانی خۆی بدا باشە وەکو کارنشان خۆوتی هەر کەسێک بێتە سەرۆکی زۆری کات مەسعود نابێتە شاگردی کار مەسعود ئەمڕۆ کاس مەسعود بۆتە کاریزما لە وڵاتەکەیە پێێتەوێت بۆ کەسێک کە هەموو دەوڵاتانی جیهان حسایی بۆ تا دەوڵەتانی یاقرب حسایی بۆ تا دژمنەکان حسایی بۆ بەڵام لە خۆشەویستی کاک مەسعودە یاخود بەرژەوەندیان لەگە کاک مەسعودە هەیە هەردوو لای پێویستە تۆش ئەگەر سادەی مقابلەی من دەکەی بەرژەوەندی توی تێدایە لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان بسەلمێنن لە بەرامبەر میلەتە بە توی هاوڵاتی بڵن کاکەوە من هەڵم نییە خەتای فلانە حیزبە و خەتای فلانە لایەنە ڕێناکەوێت ئەوەندەی هەوڵەدەن لە ڕاگەنەکان و جوابی یەکتری بدەن و یەکتری تاوانبارکەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکسازیان باید خەڵک تووشێم قات و قڕیا بوو خەڵک تووشێم بەتاڵیا بوو نەوەڵە نەوەڵا هیچ کەسێ تووشی ئەم قات و قوڕێ نەیە بوو چی بکرێ باشە وڵی چی بکرێ ڕای من حکومەت ڕێکەوێ لەگەڵ بەغایە حکومەت ڕێکەوێ لەگەڵ بەغایە باشترێکە خەڵکە نەجاتی بێ لەم قەیرانە لەم بێکاری و لێ بێکەسابەتی یعنی ئەمە وەزع نییە ئەم خەڵکەیتیایە سەیری کە ئەم بەردەرگی سەرایە ئەم خەڵکە هەمی بێ ئیشە ڕۆژانە کەس دەست دەمێت کەسێکیتەوە وڵە ئیشم نییە پارەی لە گرفانانی ینی ژیاناوە ناڕوە پێویستەکە حکومت ئاوڕێ لەم خەڵکە باتەوە یعنی حکومەتی بەغا چی پێویستە چی ئەڵێ لەبەر خاتری ئەم خەڵکە جێبەجێکە بزانن چیانەوێ ئەوان ڕێکەون لەگەڵیانە بەڕای من وا باشترە ڕێکەوتن و گەڕانەوە بەلای بەغدا ژیانی خەڵک لە قاتۆقڕیە پارێزە لەم بێم و چەیە پێم وایە بۆ تۆ چیەکە لێرە دانیشتی وڵای هەر ئیسە دوو دەقام دانیشت بۆ بێتاقەتی هاتو یا بێ ئیشیە وڵا لەگەڵ هاوڕێیەکم لە کەمەیشمان هەبوو ئیتر ئەو ڕۆشت و سواسەکەم لە بەڕێستە پرسم لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان بنوێن لە بەردەم تۆی هاوڵاتیە بڵێنەوە من هەڵام نێ لەم دۆخەیە لەمی کوردستان فڵان کەس هەڵی هەیە فڵان کەس تاوانبارە من وام نەکردو ئەو وای کردووە ئەوەندەی هەوڵدەن لە ڕاگەنەکانە جوابی یەکتری بدەنەوە و یەکتری تاوانبارکەن ئەگەر بەقەدەرەوە هەوڵی چاکردنی ئەم دۆخە بکەن پێ دوایە خەڵک لەم قات و قڕە ڕزگاری نەبێت نەک هەر ئەوەندە نیو ئەوەندە ڕوبعی ئەوەندەی کە خۆیان سەرقاڵەکەن بەو کۆبوونەوەانەوە بەو با بڵێن ڕێخستنی کۆبوونەوە ئەم کۆبوونەوە بۆ ئەو کوبنەوە نیو ئەوەندە ڕوبعی ئەوەندە متمانیان بە یەکتری هەبێ گوێ لە یەکتری بگرن بەتەکی کێشەکان چارەسەر بێت بە دڵنیایەوە کەواتە ڕێکەوتی لایەنە سیاسیەکان دەتوانن بڵین حەلی هاوڵاتیانەکە بەتاکید هەر گرنگترین شت ئەوەیە ئیلا ئەبێ لایەنەکان ڕێبکەون ئەم جاش ڕوادا ئەم جا گۆڕانکاری دروستە بێت ناخۆ بەدەر لەوان شتەکە نابێت لە ڕاستیە کەواتە تەفرەقەی ئەوان ڕێنەکەوتنی ئەوان ئەتوانی بڵێن ژیانی خەڵکی گیاندن ئەم ئاستە بێگومان با بڵێن ئەوان متمانیان بە یەکتری نییە کێشەکە لەوەیە ئێناگەر باوەڕیان بە یەکتری هەبێ لەسەر سیقە و ئەوە ئیش بکەن ئەکەونە ڕێکەوتنێکی بنەبڕ و کێشەکان چارەسەر بێت بۆ تۆ تەمەنت چەنە والله 63 یەخوا تەمەن درێژ بێت تو وەزع و زەمانە و زۆر دیوە هەر لە سەدەین بەحسەوە بیگرە تا ئاگاتە ئەم سەردەمی شۆڕشی نوێی خۆمان ئەمێ لە بەڕێز ببرسن و کەسێکی بە تەجروبە لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن یەکتری تاوانبارکەن ئەوەندە هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان لە بەردەم میلەتا بخەنەوە بڵێن کاکە ئەوە من هەڵام نییە فڵان کەس هەڵە هەیە فڵانە لایەن هەڵە مەبەست ئەوەیە ئەوەندەی هەوڵی ئەوە ئەدەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکردنی دۆخە بکەن پێدوانێ ژیانی خەڵک باش بێ ئای طبعا ئەگەر هەوڵی ئەم دۆخە بن ژیانی خەڵک چاگە بێ و هەموو خەڵک هینە بێتەوە ڕێک و پێگە بێتەوە بوژێتەوە ئارەوەڵە ئەی باشە بە بڕوای تۆ سڕی ئەمە چیە واڕێ ناکەون وەڵی تر بزانە ململانەی لایەنەکان خۆیانە کەس نازانێت ئەجینا ئەگەر ڕێکەون بۆ میلەت ئەگەر هەوڵ بن بژێوی میلەت ڕێک و پێکەنەوە ئەبێ یەک هەڵوێز بن ئەبێ ڕێکەون وەنیە لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان بسەلمێنن لە بەردەم تۆی هاوڵاتیە کە بڵێن من هەڵم نییە ئەو هەڵی هەیە ئەم دۆخە کەوت خەڵکی تێکەوتووە خەتای منی تیانە خەتای ئەوی تایە ئەوەندەی هەوڵ دەدەن لە ڕاگەنەکان جواب یەکتری بدەن و یەکتری تاوانبارکەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکسازی بدەن پێدوانی خەڵک لەم قات و قڕە ڕزگاری بێ بەتاکید وایە گەر هەوڵێکی جدی بن خەڵک لەم دۆخە ڕزگاریە بێ واتر هەرەوەمێ زۆر دەمێکە لە سیاسەت دوور کەوتومەتەوە باشە پێدوایە لایەنەکان هەمویان بەشدار بن لەوەدا کە ئەم خەڵکی تێکەوتووە
چۆن لایەنەکان هەمویان بەشدار بن لەوەی کە خەڵک کەوتەدا ئەم دۆخەوە بەتەئکید ئەبێ بەشدار بن ئاوڕێک بنەوە لەم خەڵکە بەڕاستی خەڵک یعنی ژیانی زۆر لە ناڕەحەتی ئەگەر لە بەسیترین کەسەوە بیگری هەتا ئەگاتە ئاسی دکتۆرایەک هەموو یەکویەکی لێ هاتۆ یەک مستەوایە لەبەرەوە بێ ئاوڕێک لەم خەڵکە بنەوە لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن یەکتری تاوانبارکەن ئەوەندە هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان لە بەردەم میلەتا بخەنەوە بڵێن کاکە ئەوە من هەڵام نییە فڵانگە ساڵە هەیە فڵانە لایەن هەڵە مەبەست ئەوەیە ئەوەندەی هەوڵی ئەوە ئەدەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکردنی دۆخە بکەن پێدوانێ ژیانی خەڵک باش بێ ئای تەبعاً گرنگترین شت ئەوەیە ئیلا ئەبێ لایەنەکان ڕێبکەون ئەم جاش ڕوادا ئەم جا گۆڕانکاری دروستە بێت مەسەلە ئێستاچێکو من برم تەقاوتم مانگی 220,000 هەیە ئەوە 12 مانگە من وەرم نەگرتووە ئایا گەر قیم من نا یەکێک کە پێویستی بێ و هەر ئەوەی هەبێ چۆن بژی ئەو دوو لایەنە لاشون لەسەر حکم ئەو کاتێ ئەم وڵاتە شارە بێت ئەوان لەو خۆیان ڕێ ناکەون ئەبخوا بکە شەڕی براکوژی دروست نەبێتەوە وەکو ئاغاواتی کۆن کە یانوت ئەگەر مسیێن شووتی بە باخەڵێەوە بوەستەیە مستێنایەتی پێ ناکرێ ئەمانی شەڕوا بیرەکەنەوە تۆ چی ئەەکەی لێرە ئەڵێ بۆ دامای باوکم نەماوە فەقیرم چی ئەەکەیت باوکم نەماوە خۆ چی ئەەکەی لێرە وڵای بۆ داماویە گەڕم باوکمان نەماوە کرێچین و ئەوەی نەماناتێ نیمانە بۆ داماوی بۆچی یعنی داوای پارە لە خەڵکەکەی ئەی چ بکەم فەقیری تو داواکاری و چییە لەلایەنە سیاسیەکان بۆی ڕێبکەون بۆی تر ژیانی خەڵکاوە نەبێت ئەڵا منم بۆی ڕێبکەون بۆی مەعاشەکەمان بۆ چاکەن معاشتان هەیە ئێوە دایکم هەیەتی بێوەژانێ بەس بڕاوە چەند بوو 250 ئەو 250,000 ئەگە بدرێ بە شێواکە ئەی چ بکەین ئێستا کەنیتانە بەچی ئەژین وڵا برایکم داما پێڵا وایخە کامڕۆ ئیشی نییە خۆ چی ئەەکەیت وڵا خۆشم ئەراوە باشە چی ئەەکەی لێرە ئاخر وڵای داوای پارە لە خەڵکەکەی ئەی چ بکەین چ داواکاریەکەت هەیە ئەڵا مەعاسمان بۆ چاکەن داواکاریمان ڕێکەوەن و مەعاسی منز بدرێتەوە من لە تۆوە پرسمەکو گەنجێک لایەنە سیاسیەکان بۆچی ئەوەندەی هەوڵی ئەوادەن ئەم بڵێ من هەڵم نییە لەم دۆخی هەرێم ئەو بڵێ من هەڵم نییە ئەو بڵێ ئەو تاوانبارە ئەم جوابی ئەوە داتەوە ئەو تاوانبارەکە بۆ هەوڵادەن ڕێبکەون و ژیانی خەڵکی لەم قات و قڕی ڕزگار بکەن برا جوانە هەرەمیان بۆ خۆیان هەوڵێن بی لە کەس ناگەنەوە بی لە کەس ناگەن بەس بی لە خۆیان نەکەنەوە ئەمان بەس بۆ گیفانی خۆیان هەوڵێن و هیچی گەنیە لێرە ئەمانەن ئەڵەن ئەم خەڵکە بەلایەن وەکو وایە نەشتێ بەدەستیانە بێت کردیان بە خۆیان لەناو خەڵکا دەرخستووە بەس ئەوەیە ئەیانەوێ خەڵک چۆنڵێ سەر ئیزناڵێ تو ئیشت چییە؟ من بەڵام بێدارسی تاوێتم ئیشێکم نییە چەکە و چەنە؟ بە سێمانکە لێنەوە زەمانێنێ باشە بۆ کوڕەکانی خۆیان نازانماگی چەند ملیۆن دۆلاریان هەیە بۆ بۆم خەڵکە داماوە فەقیر ڕۆژارە باشە مگەیدەوە نامێ باشە پاریان نایە هیوایە چواری لە عەزا کەوتووە 90,000 لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان بنوێنن لە ناو خەڵکا و بڵێن من هەڵم نییە ئەو هەڵێ هەیە ئەوەندەی جوابی یەکتری ئەدەن لە ڕاگەیانەکان و ئەوی تر تاوانبارەکات و ئەم جوابی ئەوەیەت ئەو جوابی ئەوەتەوە ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵیان بدایێت بۆ ئەم خەڵکە پێت وایە خەڵک ژیانی گەشتا بەم ڕۆژە نەخێر نا بە ڕوبعێکیەوەش نەخێر ناوەڵا بە ڕوبعێکەوە جوابیان باێتەوە کەس بەم ڕۆژە ناگەی و کەس بە داماو نابوو بێ ئیش و کار نابوو ئەم خەڵکە تۆی بینی لەم تاحەیە دانیشتوە هەمووی لە بێ ئیشیە هەمووی لە بێکاریە مەسەلە ئێستاچێکو من برم تەقاوتم مانگی 220,000 هەیە ئەوە 12 مانگە من وەرم نەگرتووە ئایا گەر قیم من نا یەکێک کە پێویستی بێ و هەر ئەوەی هەبێ چۆن بژی تۆ چی ئەەکەی لەم ساحەیە وڵا بۆ بێتاقەتیاتم ئەنەی کاتێکە لەسەر ئیشین هەینیە بۆ ئێستراحەت هاتووەتە دەرەوە تۆکو گەنجێک ئەتوانی پێم بڵێ لایەنە سیاسیەکان ئەوەندەی لە هەوڵی ئەوەدان
ئەستۆی خۆیان بە پاکی بخەنە ڕۆ بڵێ ئەوە من نیم ئەوە بەرامبەرەکەمە ئەوەندەی جوابی یەکترە دەن لە ڕاگەیانەکانەوە بڵێن تۆ تاوانەکرد من تاوانم نەکرد تۆ بەرپرسیاری لەم دۆخە من بەرپرسیاریم ئەگەر بەقەدەر ئەمە هەوڵ بدەن ژیانی میلەتەکە خۆشکەن پێت وایە خەڵک لەم نەهامەتی ڕزگاری بێت ڕزگاری بێت ئەگەر ئەمە تەنها دوو لایەنە ئێستا پارتی وەکێتی خەریکن یەکەگرنەوە ئەگەر دووارە ئەمە بێتەوە 50-50کە دڵنیا بەڵام وڵاتە قەچان نابێت هەر کاتێک دوو لایەنی سیاسی هەموو کەسە تێگا کاڵم دوو لایەنی سیاسی ئەو دوو لایەنە لاشون لەسەر حکم ئەو کاتێ ئەم وڵاتە چاکە بێت ینی حتا ئەمانە لەسەر حکم بن بە بڕۆی تۆ چاک نابێت بە بڕای من چاک نابێت داواکاری چێ لەلایەنە سیاسیەکان وڵای هیچ داواکاریەکم نییە چونکە ئەگەر هەتا من هەتاوەکو ئێوارە داواکاری لە هەموو کەناڵی ڕاگەیانەکانەوە بگەێنم کەس گوێ بۆ میلەت ناگرێت زیاتر خەتای میلەتەکەشە کە قبوڵیەکەن ئەگەر خەڵک هەمووی لێ قبوڵ ناکەن ئەم وەتەعاوە ناڕوات میلەت چی بکە؟ میلەت چی بکە خۆ پیشاد ناکە یان هەزار ڕێگە هەیە لە بەڕێستە پرسمک و هاوڵاتیەک لایەنە سیاسیەکان ئەوەندەی خەریکی ئەستۆپاکی خۆیانن کە بە میلەت بڵێن ئێمە هەڵەمان نییە لەم دۆخە هەرێمی کوردستانە ئەگەر ئەوەندە هەوڵیان بدایە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانیان حەل بکەن پێدوانیە ژیانی خەڵک گەشتاتەم ئاستە بێگومان حەز ناکەم زۆر قسە بکەم لەسەر لایەنە سیاسیەکان لەبەرەوەی ئەوەنە قسەیان لەسەر کراوە ئەوەنە خەڵک قسەی کردووە پێم وابێ هیچ نەماوە خەڵک نەیڕێ ئومێدەکەین باشتر بێت ئومێدمان هەیە ئەمجارە باشیکەن لەبەرەوەی وەزعەکان زۆر خراپ بووە ئومێد هەیە ئەمجارە باشتر بێ ئینشاءڵڵا ئەم خەڵکە دەبین لەم ناوەیە کۆبوونەتەوە هەر گەنج و ئەبینی لەم ناوەیە دانیشتووە خەریکی چاخ خواردنە مە دەلاتە لەوەی کە ئیش و کار و کاسپیان نەماوە ئیشێکی وایە نییە بەڕێزی شەڕەنگە وەکو جاران ئیشت نەما بێت لایەنە سیاسەکان ئەوەندەی هەوڵی ئەستۆپاکی خۆیانەدەن ئەوەندە هەوڵەدەن وەڵام یەکتری بنەوە لە ڕاگەیانەکانە بۆچی هەوڵ نادەن ژیانی خەڵک لە قاتوقڕی و پارێز چکم بەڕاستی خەڵک زۆر گەشتەتە تینی خەڵک زۆر وێران بووە لە ڕووی ڕێی بژێوی ژیانەوە زۆر ڕاستە بەس من پێم وابێ من گەشتبینم ئەمجارە لەبەرەوەی وەزعەکان گەیشتوتە ئاستێک خەڵک زۆر بێزار بووە و خەڵکی خوارەوەش لە مستەوای کادیری ناوەند بۆ خوارەوە ئەو خەڵکانش خەڵکی زۆر وەشیاریتە لە هەموو حیزبەکان هەیە پێم وابێ ئەو ڕەخنانەیان بە تەواوەتی گەیاندووە بەسەرەوە بۆیە ئومێدم وایە ئەمجارە وەزعەکان باشتر بێ من گەشتبینم بۆی باشیەکەن لایەنە سیاسیەکان وای کردوە ژیانی خەڵکاتە ماستە بەڕاستی هەمویان ئاروەڵە ئەوانە گەڕەوان نەبن بتر بۆچی ئەم میلەتەوەی لاتەوە تا بینی ئەو هەموو مامۆستا نیوەی وازیێنە نیوەی چۆ بۆ هەندەران ئەی بینی هەموو فەرمانبەرەکان هەمویان تۆ هاوڕێت هەیە وڵاتی بەجێشتم من هاوڕێم هەیە بەڵێ پورزای خۆمە نەمردووە لە خزمەوە قسوکان نمردنی ئەو شتاخن کابێت نامردنی تیانەبوو داواکاری چیە لایەنە سیاسیەکان بۆ ئیتر واز لە ململایەنە سیاسی وەکتر تاوابان کردە بێن و بە هەمویان هەوڵ بدەن وەزعیان خەڵکە چاکەن وەڵایەتر هیوادارین هەمویان ڕێکەون سەرچی باشە بۆم خەڵکی بکەن و بۆ خۆشیان باشتر بێت تر ئەمە چی ئەم ڕەخنە لەوەگرێ و ڕەخنە لەوەگرێ بەڕاستی شتێکی ناشرینەوە باشە ئەگەر لایەنە سیاسیەکان خۆیان ڕێبکەون پێدوانێ ژیانی خەڵک خۆش بێت کوار ڕێکەون کوڕێ ناکەون ئەوان لەو خۆیان ڕێ ناکەون ئەبخوا بکە شەڕی براکوژی دروست نەبێتەوە وانە ئیشە چیە؟ من پۆلیسم بەڵێ موچەکە و چەند بوو؟ موچەکە ملیۆنێک و ملیۆن و 50,000 بوو ملیۆن و 50,000 بوو ئێستا چەنە؟ ئێستا 740,000 وەرەگرم لایەنە سیاسیەکان ئەوەندەی هەوڵ ئەدەن یەکتری تاوانبارکەن ئەوەندە هەوڵ ئەدەن ئەستۆپاکی خۆیان لە بەردەم میلەتا بخەنەوە بڵێن کاکە ئەوە من هەڵام نییە فڵانگە ساڵە هەیە فڵانە لایەن هەڵە مەبەست ئەوەیە ئەوەندەی هەوڵی ئەوە ئەدەن ئەگەر بەقەدەر ئەوە هەوڵی چاکردنی دۆخە بکەن پێدوانێ ژیانی خەڵک باش بێ ئای طبعا گرنگترین شت ئەوەیە ئیلا ئەبێ لایەنەکان ڕێبکەون ئەمجا شت ڕوەدا ئەمجا گۆڕانکاری دروستە بێت مەسەلە ئێستاچێک و من برم تەقاوتم مانگی 220,000 هەیە ئەوە 12 مانگە من وەرم نەگرتووە ئایا ئەگەر قیم من نا یەکێک کە پێویستی بێ و هەر ئەوەی هەبێ چۆن بژی ئەو دوو لایەنە لاشون لەسەر حکم ئەو کاتێ ئەم وڵاتە چاکە بێت ئەوان لەو خۆیان ڕێ ناکەون
ئەبخوا بکە شەڕی براکوژی دروست نەبێتەوە. وەکو ئاغاواتی کۆن کە ئەیانوت ئەگەر مسیێن شووتی بە باخەڵێەوە بوەستێ مستێنایەتی پێ ناکرێ ئەمانی شەڕوا بیرەکەنەوە. تۆ بە چیە ژیە لە ئێستاە کە پارەکە و نادرێتێ؟ وەڵای بەس باوکو و دایک و بەخێوەکە پارەت پێیە؟ ئێستا بەشی خۆم پێ. داواکاری چییە؟ داواکاریمەوەیە ئەو نەڵێ ئێوە غەدەتان کردووە هەر هەمویان غەدیان کردووە لە میلەت ئەمە ئایانات دادان بە چەند هەزار دۆلاریان هێرن دەرەوەی وڵات باشە منە پارەم هێرن دەدێ بەنام نایەن بۆ ناو میلەتەکەم سەفیکەم. کەواتە ئەگەر لایەنە سیاسەکان ڕێ بکەون لە داواکاری خۆیان بێنە خوارەوە. ئەو غەڵەتە چۆن نەکەن ئەو غەڵەتە چۆن نەکەن لە داواکاری خۆیان هێنە خوارەوە. ئێستا ئەوە بیر لەوە کە نەڵێ میلێت وای لێ جوانە ئەم شێوە جوانە بەڵێ وای لێ جوانە تا فەقیر بێ لێی جوانە وەکو ئاغاواتی کۆن کە ئەیانوت ئەگەر مسیێن شووتی بە باخەڵێەوە بوەستێ مستێنایەتی پێ ناکرێ ئەمانی شەڕوا بیرەکەنەوە. مسیێن ئەبێ کە شووتی خستە باخەری ئەوەنێ دەڕاو بە جلەکانی کە بەر بێتەوە ئەنج ئەتوانین مسیێنایەتی بگە ئەوان ئەیانەوێ بمان بنەوە بۆ ئەو دەورە. ئەگەر ئەوان ڕێ بکەون ژانی خەڵک خۆشە بێ؟ ئەخ لەسەر چی ڕێکۆن لە بەری ئەوەیە کە پارەکە بۆ خۆیان بەشکردە بۆ میلەت. وەڵا بۆ میلەت نەخێر ئەوە شتیوا ناکرد غەڵەتی وە تۆ نەکرد بۆ میلەت ئەوەی کە چەند جارەیە لەمە پێچی شتێکیانە باوەڕ بکە لەوەش پەشیمانن ئێستا کە ئەوەشیان بگاوە بۆ میلەتە. ڕابۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بەو بابەتەی کە خستمانە ڕۆ بەو جۆرەیە کە بەڵێ دەبێت لایەنە سیاسەکان بەجددی لە هەوڵی ئەوەدا بن کە ژیان و گوزەرانی خەڵک لەم دۆخە چەق بەست و قات و قڕەی ئێستا ڕزگار بکەن. چاکترین چارەسەر و باشترین ڕێگا ئەوەیە کە ڕێکەون نەک بکەونە تاوانبارکردنی یەکتری و ئاستۆپاکی خۆیان لە بەردەم میلەتدا بسەلمێنن. یەکتری تاوانبار بکەن و لە ڕاگەاندنەکانەوە ئەم وەڵامی ئەو بداتەوە و ئەو وەڵامی ئەو بداتەوە و جەنگی ڕاگەاندن لە دژ یەکتری بەکاربێنن. چونکەم ڕابردوو ئەمەی سلماندووە مێژوو ئەمەی سلماندووە کە هاوڵاتیان بەم زمانە بەم ڕەفتارە تیایدا زەرۆمەند دەبن و لایەنەکان ناگنە و ئەنجامەی کە خزمەتی هاوڵاتیان بکەن. بۆیە گرنگە لایەنە سیاسەکان بەجددی ڕێبکەون بۆ ئەوەی کە ژیانی خەڵک لەم دۆخەی ئێستا دەربێن و ژیانی خەڵک لەم نەهامەتی ڕزگار بکەن. چونکە خەڵک زۆر برسیە، خەڵک زۆر بێپارەیە، خەڵک زۆر خەمبارە، خەڵک دوورە لە خەندە و پێکەنین و دڵخۆشی. هیوادارین لایەنە سیاسەکان واز بێنن لە جەنگی ڕاگەیاندن و واز بێنن لەو ڕەفتارانەی کە تەنها میلەتی تێدا زەرمەند دەبێت. پەیامەکانمان بۆ گواستنەوە لەگەڵ هاوکاری بەڕێزم ڕێنازەر سەلام. تا پەیامێکی تر هەموو لایەکان بەخوای گەورە ئەستێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت. دەشێ هەموو دەستەواژەیەک جەوهەرێکی هەبێ ناوەڕۆکێکی هەبێ مانایەکی هەبێ نەتوانین تەجاوزی ئەم مانای بکەین. کە ئێمە مەسەڵ نەتوانین هەر 5 حیزب بەسەرێکیەکە بکەین بە حیزبێک هیچ نەوێ باسییانیان سێ حیزبی ئیسلامی بنجی ببنەوە لە یەکێ لاەقل خیتابێکی موحەدیان هەبێ کە برایەتیشم کرد لەگەڵ کەسێ بڕیار نادەم برایەتی بکەم تا جوان دیراسەی ئەو برایەتیە نەکەم.